و کەسانی کە دوای 18 ساڵ لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا دوێنێ بژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەڕێوە چوو هەڵبەتە بۆ کەرکووک 18 ساڵە بۆ ناوچەکانی دیکە 10 ساڵە ئەم هەڵبژاردنە بە هەڵبژاردنێکی گرنگ دانرێت بۆ کورد کەرکووکیەکان و هەروەها بۆ ناوچە جێناکۆکەکانیش بە هەمان شێوە ئەوە بەپێی ئەو هەڵبژاردنێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە دەی ساڵی 2021 ئەنجام درا ئەتوانین بڵێن کە یەکێتی دەنگەکانی زۆر زیادی کردووە و بەپێی ئەنجامە بەرایە ناڕەسمیەکانیش یەکێتی دەنگێکی زۆری هێناوە لە کەرکووک و لە تاوی ناوچەکانی دیکە زیاتر لە 6 ساڵە کەرکووک هاوڵاتیانی کەرکووک بە دەست ئازار و مەینەتی پارێزگای دەسەڵاتداری یاسای پارێزگای کەرکووک و ئەناڵێنێ بەڵام ئەوەی جێ خۆشحاڵی و بەپێی ئەنجامە سەرەتاییەکان هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە زۆربەی دەنگەکانی بەدەستێناوە و بە هیواین زۆربەی کورسەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەدەستبێنێ بۆ ئەوەی ئاشتی و ئارامی بگەڕێتەوە بۆ کەرکووک و ناوچە جێناکۆکەکان بەڵام ئەوەی کە ڕاگەنراوە تەنها ئەنجامە بەرایەکانە ئەمڕۆ سعات 5 ئێوارە سعات 5 ئێوارە ئەنجامەکەم بە تەواوەتی ڕاگەێنرێت ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر گرنگی سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ سەقامگیری و خزمەتکردنی ناوچە جێناکۆکەکانەکەین با میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد کەرکووکی کە بەڕێزیان کاندیدی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمان و ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانابن دکتۆر سڵاو لەبێت بەیانیت باش دکتۆر بەیانیت باش ئامادەبوونت سپاس بۆم دەرفەتە سڵاو لە ئێوەش بەیانی سەرکەوتن لە هەموو لایەک باش زۆر سپاس دکتۆر ئەگەر هەر سەرەتا لەوە دەست پێ بکەین پیرۆزبایی بەڕێستان و چۆن لە هەڵبژارنەکەی دوێنێ ئەڕوانیت بەڵێ سەرەتا سڵاو لە هەموو لایەک سپاس ئێمە ئەمڕۆ زۆر دڵخۆشین لەخوا بە زیاد بێ لەبەرەوەی سەرکەوتنێکمان بەدەستهێناوە چاوەڕوان نەکراوە ینی پێشتر پێشبینیمانە کرد کە لەو سەرکەوتنە بەدەستبێنین لەبەر ئەوەی وەها خۆمان بۆ ئامادەکرد بوو کە هەر پێشوەختە ئەمانزانی کە ئەو سەرکەوتنە بەڕێوەیە ئەم خەڵکە کە ئەیبینن طبعاً ئەگەر بەبیرتان بێت لە سەرەتاکانی بانگەشەوە قسەیەکم کرد لە کەناڵەکەی جەنابتانەوە وتم هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە بەبێ منافەسە لەسەر ئاستی کەرکووک یەکەمە ئێستا سوپاس بۆخوا بەپێی ئەو ئەنجامە بەرایانەی کە دەستی ئێمە کەوتووە لیستەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەروی لیستە عەرەبی و تورکمانیەکانی شەوێ واتە لیستی یەکەمە دەنگی یەکەمە هێزی یەکەمە لە کەرکووکە و دەنگەکانی بەراورد بە دەنگدانی ڕابردوو دوو هێندە و سێ هێندە زیادی کردووە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەرکووچیەکان ینی بەڕاستی درکیان بەو مەترسیە کردبوو کە لەسەریان بوو و ئێستاکە ئەیانەوێ بگەڕێنەوە ئەو سەردەمەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم شارەیە چۆن داکۆچی کردووە و چۆن دیفاعی لە مەزلومیەتی میلەتی ئەم کەرکووکە کردووە بەڕاستی. بەڵێ دکتۆرە جۆش و خۆشی هاوڵاتیان چۆنە بە تایبەتی لە دوێنێەوە کە وەک خۆشت ئاماژەت پێیا بەپێی ئەنجامە بەراییەکان کاندیدی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە زۆربەی کورسەکانی بەدەستێناوە و بڕیاریش ئەمڕۆ کە سەعات 5 کۆمیسیۆن ئەنجامەکان ڕابگەێنێت جۆش و خۆشی هاوڵاتیان لەوبارەوە. بەڵێ طبعاً ئێمە نەمەوێت لێرەوە بە ناوی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە بڵێم خەڵکی کەرکووک زۆر سپاس بۆ ئەوەی متمانەتان پێبەخشین سپاس بۆ ئەوەی کە لەگەڵمان نابوون سپاس بۆ ئەوەی کە لێمان تێگەیشتن سپاس بۆ ئەوەی کە ئێمە کۆمەڵی حەقیقەتمان بۆ خەڵک بەیان کرد و خەڵکیش بەجددی ئەوەی کە گلەیی هەبوو وەلای نابوو لەبەر کوردایەتیەکە لەبەر نەتەوەکەمان لەبەر دۆزی کورد لەم شارەیە هەمویان بەرەو سنووخەکانی دەنگدان ئەڕۆن و ڕۆیشتن و زۆر بە جۆش و خرۆشەوە دەنجیاندا سوپاس بۆخوا ئێمە وەکو بەڵێنماندا بە کەرکووچەکان کە ئەم شارە بە سەوزی بمێنێتەوە و ئەم شارە وهای لێ ببێکە ببێتە قەڵغانێک بۆ ئەم نەتەوەیە ئیتر لە ژێر چەپۆک و لە ژێر دەستی شۆڤێنیەکان و ئەو کەسانەی کە بڕوایان بە پێکەوە ژیان نییە بهێنرێتە دەرەوە و ئەمڕۆ کە 19/12 ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە کەرکووک دیسانەوە جارێکی دیکە دووبارە
ڕزگار کرایەوە دووبارە لەدایک بووەوە دووبارە خەڵک زۆر دڵخۆشە بە جددی لەبەرەوەی چەند ساڵی ڕابردوو ئەم میلەتەی ئێمە تەهمیش کرابوو ئەم میلەتەی ئێمە پراوێز خرابوو ئەم میلەتەی ئێمە بە پلە دوو تەماشاکرا ئێستا خەڵک خۆی بڕیاریدا کە ئیتر بەسە ئەوەی کە بەجددی ئەیوت ئێمە فەرزی قانونەکەی لەم شارەیە دەنجی کەمتر بوو لەو کەسانەی کە پراوێز خرابوون بەڕاستی ئێستاکە لە ڕووی فەرمیەوە بەرامبەر نەتەوە یەکگرتوەکانیش ئەم شارە شارێکی کوردستانیە بڵێ دکتۆر وەک سەرەتا باسمان کرد بە پێی و ئەنجامە بەرایانی کە دوێنە بڵاوکراوە یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگێکی زۆری بەدەستهێناوە لە ئاز ئەو دەنگە زۆرەی کە بەدەستی هێناوە ئەتوانین بڵین چۆن پاداشتی دەنگەکانیەداتەوە و لەم لە ئێستا بەدواوە ئەتوانێت چی بکات یەکێتی بۆ کەرکووکیەکان و بۆ تەواوی ناوچەکانی دیکەش من وەکو دکتۆر ئەحمەد کەرکوچی تا پێرێکەش ئەموو دەنگم پێ بدەن ئێستا کە دەنگیان پێداوم ئەڵێم ئەم جارە سرەی ئێمەیە ئەم جا کاری ئێمە دەست پێکا لەم ڕۆ بەدواوە ئیتر ئەبێ میلەت تەماشای ئێمە بکە و بزانین ئێمە چیمان لەدەست دێ و ئەو بەڵێنانەی کە داومانە سوپاس بۆخوا کە هیچ بەڵێنێکمان نەداوە نەتوانین جێبەجێکەین من زۆر تاکید مەکردە سەر ئەم بابەتە هیچ بەڵێنێک نادەم نەتوانم جێبەجێکەم وەکو ئەو کەسانە نیم کە بەردی گەورە گەورەیان هەڵگرت دوایی کەوت بەسەر خۆیانە ینی بە جددی ئێمە واقع بینانە لەگەڵ دەنگدەری خۆمانە مامەڵەمان کرد بۆیە خەڵکەکەمان ئاوا متمانەیان پێبەخشین و پشت بەخوا لەگەڵ نەهامەتی و ناخۆشیەکانی خەڵکەکانی خۆمانە بین چونکە ئێمە کار بۆ داهاتوو ئەەکەین نەک تەنها بۆ کورسی بەڵێ دکتۆر وەک هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە هیچ تانەیەکتان هەبووە لە پرۆسەی هەڵبژاردن کە دوێنێ بەڕێوە چوو بۆ نمونە بەشێک لە هاوڵاتیان نەیانتوانی دەنگ بن یاخود چەند ئامێرێک لە شاری کەرکووک تەنانەت پارێزگاکانی تریش کێشەی تیا بوو وەکو هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە هیچ تێبینی هیچ تانێکتان هەبووە لەو بارەوە بەڵێ طبعا ئێمە تێبین و تانەمان هەبوو لە ئەو بابەتەیە ئێمە دەنجێکی زۆرمان بەجددی لە ئەم کەیسەیە فەوتا لەبەرەوەی کارتەکان نەیە خوێندەوە ئەوەی جێی پرسیار بوو جێی سەرنج بوو ئەوە بوو کە تەنها لە گەڕەکە کوردیەکانە ئەو جیهازانە لە کارەکەوتوە کارتەکانی ناخوێندەوە و ئێمە سکاڵامان تۆمار کردووە و تانەمان داوە لە ئەو بابەتە پشت بەخوا ئەوەش یەکلا ئەبێتەوە ئینشاءڵڵا یعنی لە گەڕەکی وا هەبووە نامەوێ ناوی بێنم گەڕەکی عەرەبی بووە لە ناوچەی عەرەبی بووە تەنانەت دەنگدەری زۆر هەبووە ئەڵێم دەنگدەری زۆر بە سەدان دەنگدەری زۆر هەبووە بەبێ بەسما بەبێ واژوو بەبێ کارتەکەش دەنجی داوە ئەمە وەکو ئەوەی کە بیستومانە وەکو ئەوەی کە کیان سیاسیەکانمان لەوێ بووە بەڵام ئەمانەمان هەمووی گەیاندووە بە سەروی بڵین بەرپرسەکانەوە گەیاندومانە بەلایەنی پەیوەندیدار چاوەڕین لە ڕووی فەرمیەوە ئەوان وەڵام بنێرن یان ئیجراعاتی یاسایی خۆیان بکەن باشە دکتۆرۆ کەزانین کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگێکی زۆری هێنا و لایەنەکانی دیکەش بە هەمان شێوە دەنگیان هێناوە ئێوە چۆن کار لەگەڵ لایەنە کوردیەکانی دیکە و ئەو لایەنانەی دیکەشەکەن کە کوردینین وە گرنگی بە مافی کورد ئەدەن واکەن کە حکوومەتێکی خۆجەیی لە کەرکووکدا بمەزرێنن طبعا ئێمە هەر لە سەرەتاوە هەر لە سەرەتای بانگەشەکانەوە هاوارمانە کرد قسەمانە کرد پەیاممانە نات کە ئێمە لەگەڵ ئاشتین لەگەڵ برایەتین لەگەڵ پێکەوەین تەنانەت لەگەڵ یەکلیستی شابووین ئێمە بەڵام ئەوانەی کە قبوڵیان نەبوو بە بیانووی جیاوازەوە و تاوانی خۆیان لە ملی خۆیانە لە دوای هەڵبژاردنیش پشت بەخوا من حەز ناکەم وەکو وتە بێژێ قسە بکەم بەڵام ئەوەی کە لەلام ڕوونە ئەوەی کە ئێمە بڕیارمان بۆی داوە هەمیشە درێژکردنی دەستی برایەتیە هەمیشە ناردنی پەیامی ئاشتی و برایەتیە نەک تەنها بۆ ناو کورد کە بۆ ناو کورد ئەبێ مین باب ئەولا بێ ینی ئەوە میلەتی خۆمانە و هیچ منەتی تیانە بەڵام بۆ لایەنەکانی دیکەش ئێمە پێمان وایە کەرکووک شارێکی کوردستانیە بەڵام تەنها کوردی تیاناژی بەڵکو عەرەبی تایە تورکمانی تایە کلد و ئاشور و مەسیحی تایە ئێمە بڕوامان بە پێکەوەی و برایەتی هەیە تەنانەت لەگەڵ نەتەوەکانی دیکەش دکتۆر ئەحمەد پێشبینیتان بۆ ئەنجامەکان کە بڕیارە سەعات 5 لەلایەن کۆمیسیۆنەوە ڕابگەێنرێت بەڵێ وەڵا وەکو پێشبینی طبعا من حەز ناکەم ڕای خۆم بڵێم بەڵێ حەزەکەم چاوەڕێ بین هەتاکو ئەو کاتەی ئەنجامە کۆتاییەکان بڵاوەکرێتەوە بە فەرمی
بەڵێ بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد کەرکووکی کاندیدی هاوپەیمانێتی کەرکووک هێز و ئیرادەمانە سپاس بۆ ئەوەی کە ئەم بەیانە لەگەڵمانە بوو